الله الله لو دنگا اي رحمن لقورة هات رحمن لقوري دايكو باوكي كتويان درسكي من بيو دنگا مرم شرق ويان دبردوك في الشوبايا بخوا دەبینی ئەوە ژیانی منە بمرم بۆ ئەو ژیانە تۆ چیای ئەرێ بۆچی واکان پیرەمێردا قڵە باوە ئاها کە دیار نیم تەلەفۆن جواب نادەمەوە گلەیم لێ دەکەن ئەمە نەوەس ئەیدا چۆن تەلەفۆنم جۆ لێ بێ ئەلان لێرە دەنگی تۆم جۆ لێ نییە وی کاڵێ ئەو نەم تەلەفۆن بۆ کردی وەڵا گلەیم لێ کردی بەڵام ئێستا حاڵی تۆم دی وی شابە حاڵێ ئەڕۆم تحملم نەمامێش نا بەخوای ناڕۆی تازەوەن دەدڵم بە تۆ خۆشهاتوو کەمێک دەردە دڵ دەگەڵ تۆ بکەم ئەلان حەلی دەکەم بەهار کچم بچۆ بە ما باپیرەی بڵە دەنگی ئەو گۆرانەی کەسکە ئەو میوانەمان مەشکسەری چوو هەڵە کچی من دەزانێت چیە هەر چەند دەڵێن هیچ جۆران ناگرێنا هیچ جۆمان پێ نادا باپیرە کزێکە کێس دەرێم کزێکە کێس برزي كم؟ نا کزێکە ايه هو برزم كم نا تۆ شێتم دەکەی ايه من الشيتي توم كتير جوانا كم کچم ئەتۆ بە باپیرەت کو دەنگی کەسکایە دەنگی زیادکە تێناگە تێناگە من گلەیم لێ نەکەی ها ئەوە منە ڕۆبووی گەشتم چۆ وی مێشکم چۆ ها؟ مێشکم چۆ شيشو چی چێچوو دەڵێم مێشکم تو مێشک سبري شيء سەبریتی ئەستە سەر پێ والله خوش السروكي سەر و پێی چی ئەی خوایە ڕبی بمری باشە آمين بمری بێ چ ئامین بمری قدري قەدریتی قەدریتی يا باشا كتي من ميواني هاتو بي بتشايب كرسة من نامي تقل وطالب اوش معي شێتت کردم شێت ماما شێتت کردم پێت دەڵە منە ڕاستە دەردی تۆ داوە وكم بشرف مهستي انا قشت ئالۆ لێ چۆ دا بێ زەحمەت زوو دێوە و شۆ زوو شێت بۆم شێت دەگەڵ ئەو بابەت وەرە ئەو بابەت کۆکە و مێشکم چوو چی جۆت لێ نییە بۆ جۆت لێ نییە دەزانی بۆ جۆت لێ نییە ها جۆڕاگرە فەرموو دەنگی تەنزیلی بابتە بابت مێشکم چۆ کەمەوە